خۆشەویستان و ئازیزان، بێگومان گوناه و تاوان هۆکارە سەبەبە بۆ دابەزینی عەزابی خوای پەروەردگار. پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم دەفەرمێ: لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا. هر قومك هر کۆمەڵگایەک زینا لە ناویاندا بڵاو ببێتەوە، بەدڕەوشتی لە ناویاندا بڵاو ببێتەوە، هەتا ئاشکرا ببێت، بە ئاشکرا زینا بکرێت و خەڵکی ببیستێ کە فڵان کەس زینا دەکات. هەر کاتێک کە زینا لەناو خەڵکیە بڵاو بووەوە، خوای گەورە چی بە خەڵکی دەکات؟ خوای گەورە کۆمەڵێک دەرد و نەخۆشی و تاعون لەناو خەڵکیدا بڵاو دەکاتەوە کە پێشتر شتی وا نەبووە. بە چاوی خۆمان دەیبینین هەر ڕۆژی، هەر مانگی، هەر ساڵی نەخۆشیەکی دەگمەن دەبیستین. کۆرۆنا تەواو نابێشتێتر دێ، پێش کۆرۆنا شتێتر هات، ئینفلۆنزای بەراز، ئینفلۆنزای باڵندە، نازانم چی مەلاریا. کاتێک کە کۆمەڵگایەک زینای تیا کرا و زینا تێدا بڵاو بووەوە، پەنا بە خوای پەروەردگار ئەو کاتە خوای گەورە کۆمەڵێک نەخۆشی دەنێرێ بۆ سەر ئەو خەڵکە کە پێشتر شتی وا نەبووە. بە چاوی خۆمان ئەو شتانە دەبینین. بۆیە ئێو کەسانی کە بە درەوشتی و زینا دەکەن، ڕۆژێکی ڕەش و تاریک لە پێشتانەوەیە. قەت دڵخۆش نەبی بەوەی کە زینات کردووە و بە درەوشتیت کردووە، شەرەف و ئابڕووی خەڵکیت شکاندووە، وا نازانی کەس ئاگای لە تۆ نییە. خوای گەورە ئاگای لە تۆیە کە تۆ بەیانی دەگەڕێیتەوە بە خزمەتی. و ڕۆژێکش دەبێ خوای پەروەردگار تۆڵەت لێ دەکاتەوە، تۆڵەی ئەو زینا و تاوانەی کە ئەنجامت داوە. بە سەدەها و بە هەزارەها کەس تووشی زینا بوونە، پەنا بە خوای گەورە. زینا دەکەن، ئەو کاتە بێت چاوەڕێی نەخۆشی و دەرد و بەڵا بکەین، چونکە وعدی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. زینا هۆکارێکی سەرەکیە بۆ دابەزینی عەزابی خوا، بۆ دابەزینی ناخۆشی و نەخۆشی و دەرد و بەڵا، کەواتە ئێمە بزانین چی دەکەین، ئاگامان لە خۆمان بێت. یەکێتر لە هۆکارەکانی دابەزینی عەزابی خوا بۆ سەر ئومەتەکان، بۆ سەر گەلەکان، بۆ سەر قەومەکان، بریتیە لە بڵاوبوونەوەی ڕیبا. ڕیبا هۆکارێکە بۆی کە خوای پەروەردگار عەزابمان بدە. دەبینین لە شارەکاندا، لە هەموو شارەکان، کەسانێک هەڵ ئەستن پارە لە خەڵکی دەسێنن، دەفتەرێکم بەرێ مانگی 5 وەرەقەت دەمێ، مانگی 10 وەرەقەت ئەدەمێ، ئەمە هەمووی ڕیبایە. کاتێک کە تۆ دەڵێی موسڵمانەکان فەقیرێک هەیە هیچ نییە بیدەینێ، با کۆمەکیەکی بکەین، بەخوا نیمانە. بەڵام بە دەفتەر و 20 دەفتەر و بە 50 دەفتەر هەیەی بیدا بە کەسێکی ڕیباخۆر وەکو خۆی، بەڵام بۆ فەقیرەکە پارە نییە، بۆ ڕیباخۆرەکان پارە هەیە، دوایش پارەکەیان دەخورێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕیبا هەرچەندێ زۆر بێ، سەرنجامەکەی کەمیەتی و تیاچوونە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: ما ظهر في قوم الربا والزنا إلا أحلوا بأنفسهم عذاب الله. هەر قەومێک زینا و ڕیبای تیا بڵاو ببێتەوە، ئەو قەومە عەزابی خوای گەورە بۆ خۆیان حەڵاڵ دەکەن. هەر کاتێک خوای گەورە عەزابیان بدە، حەڵاڵە بۆیان، چونکە ڕیباتیاندا بڵاو بۆتەوە. ئینسانی عاقڵ و تێگەشتوو ناچێ پارەی خۆی بدا بە کەسانێکی دوو لە ڕیبەڕێستان دز و جەردە و قۆڵبڕ. من کاسبم، ئەزانم مانگی دەفتەرێ 2 وەرەقە 3 وەرەقە پەیاکە، ئەمە عەقوولە کابرا لە 10 وەرەقەتە دەمێ؟ ئەی باشە ئەمە کوردوەتەنیمە دانە بۆ داکە. ئەی باشە ئەگەر 10 وەرەقە بدا بە تۆ، خۆ ئەگەر بەنیوەی بێ خۆشی دەی دەستکەوتەوە 20 وەرەقە. ئەی باشە دەفتەری دەکەوێت 20 وەرەقە فڕێدا مانگی لەم قەیرانەدا. ئینسان تۆزێ بۆ خۆی ئەگەر خوای گەورە عەقڵی بداتێ، ئەو شتانە ناکات، خۆی تووشی ڕیبا ناکە. کاتێک کە تۆ پارە دەی بە کەسێک بە شەریکایەتی نییە، مانگی ئەمەوەرم دەوێت لەو دەفتەرە، بێگومان ئەوە ڕیبایە. لە خوا بترسن. کاتێک کە چەند کەسێکە بوون لەم شارەدا و لە شارەکانی ترا ئیشانیان دەکرد، خەڵک هەبووە لە بازارەکە پرسیاری کردوتیانە بچۆ لای مامۆسا عوبێد،
پرسیاری نە ئەوڵێ حرامە بەخوا ناچم بۆ لای دەی بۆ خۆت بیخۆت بە دەیەها دەفتەر پارە دزرا و ڕایان کرد کابرا پرسیار لە من ناکە چونکە دەزانێت من دەڵێم حرام و ڕیبایە ئەچێ بۆ لای کەسێتر پرسیاری لێەکە ئەگەر پرسیاری لە من کرا بە ئیزنی خوا دینارێکی نەئەفەوتە دە بۆ خۆت هەر بڵێ پارەم فەوتە لەبەرچی ئەمڕۆ ڕیبا زۆر بووە هەر قەومێکیش ڕیبای تێدا بڵاو بێتەوە خوای گەورە عەزابی خۆی دەنێرێ بۆ سەریان ئیتر ئەو عەزابە لە ئاسمانەوە بێ یاخود 4-5 بەڵا ئەکاتەنە ئەو خەڵکەوە پارەی ئەو خەڵکە گشتی دەخوات هەمووی عقوبەی خوایە بۆی با بە خۆمان دابچینەوە واز لە ڕیبا بێنن ئاڵتون بە قەرز مەکڕن حرامە ڕیبایە پارە ئەدەن بە خەڵکی حیسەیەکی دیاریکراوی مەدەن بە شەریکایەتی بیدەنێن نەک بڵێ دەفتەری ئەوەنە وەرەقەم دەوێت ئەوە ڕیبایە حرامە هەر کاتێ وامان کرد بێگومان خوای گەورە عەزابمان دەدات حەڵاڵمان کردووە بۆ خۆمان عەزابی خوای پەروەردگار خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە ڕیبا دەخۆن ئەو کەسانی کە ئیشی ڕیبا دەکەن یا دەبێ واز بێنن لە ڕیباکەیان یاخود خوای گەورە ئیعلانی حەربیان لەگەڵا دەکات ئیعلانی حەرب لەگەڵ خوادا بکەن چی ئەتوانێت لە ئێمە لە مرۆڤەکانی سەر زەوی کێ دەتوانێت بەرامبەر بە خوای پەروەردگار ئیعلانی جەنگ و حەرب بکات هەر کەسێکیش خوای پەروەردگار ئیعلانی جەنگی لەگەڵا بکا بێگومان مستحقی عەزابی خوایە یا ئەبێ واز لە ڕیبا بێنین یا ئەوە چاوەڕێکین خوای گەورە لە ئاسمانەوە هەزارەها دەرد و بەڵامان بۆ بنێرێت بۆیە لە خوا بترسن واز لە ڕیبا بێنن ئیش دەزانی کە ڕیبایە خۆتی لێ پارێزە یەکێتر لە هۆکارەکانی عەزابی خوا بۆ سەر ئەم گەلانە کوفرکردنە بە نیعمەتی خوا ناشکوری کردن پێشەم قەیرانە ناخۆشی زۆرمان بینی لە نەوەتەکانە بەڵام خەڵک کاتێک کە قەیران تەواو بوو هەمووی لەبیر شووەوە دەستمان کرد بە ناشکوری کردن 2000ەکان پێش قەیرانەکەش پێش 2013 ئەو خەڵکە هەرەی خوابی بڕێ خوابی بڕێ خوابی بڕێ دەی خوا بڕی خوا بڕی بەڵام نەک بەهۆی دوعای تۆوە بەهۆی ناشکوری تۆوە ئێستش ئەو خەڵکە هەر ناشکوری دەکات ڕاستەکی زوڵم هەیە خیانەت هەیە گەندەڵی هەیە تاوان هەیە قەیران هەیە بەڵام ناشکوری نەکەین چونکە خوا لەمە خراپتریش بەسەرمانە دێنێت ڕۆژێکە بێت پەشیمان دەبینەوە بەخوا لە دنیا و لە قیامەتە چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ نمونەی شارێک دەهێنێتەوە ئەم شارە هێمن و ئارام بوو لە هەموو لایەکەوە ڕزق و ڕۆزی بۆی دەهات بە فراوانی بەڵام ئەو شارە ئەو قەومە ناشکوریان کرد خوای پەروەردگار جلوبەرگی برسێتی و ترسی کرد بە ناو دڵی خەڵکە تەواو جلوبەرگی ترسمان پۆشی خەوف و ترس چۆ ناو دڵەکانمانە ڕۆژێک بوو لە هەموو لایەکەوە پارەباران بوو بەس خەڵک ناشکوری کرد خوای گەورە ترسی بۆمان هێنا خوای گەورە بەڵای بۆمان نارد خوای گەورە برسێتی بۆمان نارد قەیرانی بۆمان نارد چونکە زۆر ناشکوریمان کرد هەر کاتێ ناشکوریمان کرد خوای گەورە دەفەرمێ وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید هەر کاتی ئێوە ناشکوریتان کرد عەذابی من زۆر بە قووەت و بەهێزە بۆ ئێوە بەسە ناشکوری کردن خۆ بە کاکە گیان تۆ لە بەهەشتا ناژیت بتەوێ هەموو شتێک بە دڵی تۆ بێ با لە خوا بترسین تەقوای خوا بکەین ناشکوری نەکەین ناشکوری خراپترمان بەسەرا دێنیە وەڵڵی هەرچەندێ برسیمان بێ هەرچەندێ ناڕەحەت بین بەقەد ئەوە ناخۆش نییە کە شەڕ و شۆڕ ناو وڵاتمانە هەبێت ئەگەر سێژەمە شازی خواردن بخۆی پارەی چاک لە گیرفانتا بە دەفتەر پارەی گیرفانتا بێ کە تیارە بانسەر تا قەسفی کرد و تۆپ هاتە ناو ماڵەکانەوە بەخوا قیمەتی نییە فرسێک نایەنێت با سپاسی خوا بکەین خوا خراپترمان بەسەر نایەنێ لە برسێتی خراپتر ترس و خەوفە جا هەر قەومێک ناشکوریان کرد ئەوە خوای گەورە وعدی داوە من تووشی قەیران و ناخۆشی و برسێتی و ترس و خەوفیانەکە ئەو وعدی خوای گەورەیە وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە خوای گەورە ئەوەمان بەسەرا دێنێت بەسە ناشکوری کردن بەسە والله ئەو خەڵکە بدوێنە کەمێکی دڵ الحەمدولله هەمووی هەر ناشکوری دەکات گلەی و گازندە دەکات ئەگەر ئێمە ئەوە حاڵمان بێ ئیتر چاوەڕێی چی لەخوا بکەین بەس تەنها عەزاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە خێزانەکانی زەینەبی کچی جەحش ڕەزای خوای لێ بێ پرسیاری لێ کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بە هیلاک دەچین خوای گەورە ئێمە لە ناو دەبات لە کاتێکە پیاوە چاکان ناو ئێمەدا بێت قال نعم إذا كثر الخبث
پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کاتێ فەسادی و خراپەکاری و تاوان زۆر بوو پیاوچاکانیشتانە ناو بێ خوای گەورە هەمووتان ناوەبەت. بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لە هەر کەسە بەپێی نیەتەکەی خۆی و کردەوەکەی خۆی زیندوو دەکاتەوە. بەڵام کاتێک کە عەزابی خوا هات پیاو باش و پیاو خراپ هەمووی دەسووتێنێ، هەمووی لەناو دەبات. هەر کاتێک کە خراپە زۆر بوو ئەو وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمی بەڵێ بێگومان هەر کاتێک عەزابی خوای پەروەردگار حەڵال بوو بۆ خەڵکی بەهۆی چیوەی بەهۆی زۆرەتی خراپە و تاوانەوەیە. کە تاوان زۆر بوو إذا كثر الخبث كثر كتاوان زۆر بوو بەڵێ عەزابی خوای گەورە دێتە خوارەوە. بۆیە بە دووری نەزانین بگەڕێنەوە بۆ لای خوا بەڵکو خوای گەورە ئەو عەزابمان بۆ بکات بە ڕەحمەت، بۆمان بکات بە لێخۆشبوون، بۆمان بکات بە خۆشی بە شادی بە ناشکوریکردن. قەت خوای گەورە ماڵمان ئاوادان ناکاتەوە، قەت خوای گەورە وڵاتمان ئاوادان ناکاتەوە، بەڵکو خراپتری دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئێمە دەفەرمی ئاگادار بن کاتێک کە تاوان و خراپە زۆر بوو بێگومان خوای گەورە هیلاکتان دەکات و لە ناوتان دەبات. با بە خۆماندا بچینەوە.